ئێستادا لە مۆزەخانەی کللتوری لە بزێڕین لە شاری هەولێر یەکێک لە بەرهەمەنوێیەکان کە ئەویش دیوانی دێدەوانە مەراسیمی بڵاوکردنەوەی بۆ کراوە بڵاو کراوەتەوە و وا بڕیاریشە کە لە داهاتوودا لە شارەکانی سلێمانی و کەرکووکیش لە هەمان مەراسیمدا بڵاو بکرێتەوە. دیوانە شعرێ من جیاوازیش هەبێ لەگەڵ شارەکانی تر یان دیوانەکانی تر بۆی کە زۆری لە نێو ژوورە تاریکەکانی بەعەس نووسراوە زۆری دەستێتە خانەی ئەدەبی بەرەنگاری لە نێو ئەمنی ئینفرادی ئەمنی عامەی بەغدا ئەبوو غرێب ئەمنی نەزارات لەو شوێنانە نووسراون لەبەر ئەوە باسی دڕندەی جەلادەکان و خۆڕاگری زیندانی سیاسیەکان و ڕێخستنەکان دەکات لە بەرامبەردا تەنانەت ئەو تەسبیحەی بەدەستمامە لە پشتێنی ئەو زیندانیانە دروست کراوە کە لە سێدارە دراون لە ساڵی 1985ەوە وەکو تەسبیح هۆنی وتمەوە هەڵم گرتووە لەبەر ئەوە دەکرێت بڵێن ئەو دیوانە شعرە تا ڕادەیەک تایبەتمەندی شەیە لەگەڵ خانەی ئەدەبی بەرەنگاری و شعریتی هەمە چەشنیشی تێدایە تا ئێستاش لە کۆیە و لە سلێمانی ناساندن و کردنە دیاری بۆ کرایە ئەمە سێم کۆڕە بۆ دەکرێت.